سێ ساڵ بەسەر هەڵوەشاندنەوەی ئەنجامی ریفراندۆمی هەرێمی کوردستان لەلایەن دادگای فیدراڵیی عێراق تێدەپەرێت. لە 20 تشرینی دووەمی 2017 دوای 56 ڕۆژ لە ریفراندۆم بە ئاگاداری و ڕازیبوونی بەرپرسانی هەرێم دادگای فیدراڵیی عێراق بە ئاواژووی هەرنوو ئەندامەکەی کە سییانیان کورد بوون بڕیاری نادەستوری بوون و هەڵوەشاندنەوەی ریفراندۆمی دەرکرد. لە ناوەڕۆکی بڕیارەکەی دادگای فیدراڵی داهاتووە دادگا گەشتەوە ئەنجامەی ریفراندۆمی هەرێمی کوردستان پێچەوانەی دەستورە. بەپێی بڕگەی 3 مادەی 90 دەستور بڕیاردرا بە نادەستوری بوونی ریفراندۆم و هەڵوەشاندنەوەی ئەنجامەکانی. بەپێی دەستوری عێراق بڕیارەکانی دادگای فیدراڵی بڕیار یەکلاکەرەوەن و دەبێت هەموو دەسەڵاتەکان پێوەی پابەند بن. ومن كل ما تقدم تقرر الحكم. دوای بڕیارەکەی دادگای فیدراڵی حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند ڕێز لە بڕیارەکە دەگرێت. دوای چەند ڕۆژێکیش نێچیروان بارزانی سەرۆکی ئەو کاتی حکوومەتی هەرێم ئاماژەی بەوە کرد بابەتی ریفراندۆم تەواو بووە و پێشتریش وتویانە ڕێز لە بڕیاری دادگای فیدراڵی عێراق دەگرێت. ئێمە پێشتریش ڕای خۆمان داوە لەسەر بڕیارەکانی دادگای فیدراڵی و ئەعلانیشمان کردووە کە ئێمە احترامی ڕای دادگای فیدراڵی عێراق دەگرین. 3 ساڵ لەمەوە بەرسازشی دەسەڵاتدارانی هەرێم و ڕازیبوونیان بە هەڵوەشاندنەوەی ریفراندۆم لە کاتێکدا بوو. مەسعود بارزانی سەرۆکی ئەنجومەنی باڵای ریفراندۆم پێش پرۆسەکە نامەکەی ڕێکستی لەرسن وەزیری ئەو کاتی دەرەوەی ئەمریکای ڕەت کردەوە. لە 23 ئەیلولی 2017 دوو ڕۆژ بەر لە ئەنجامدانی ریفراندۆم ڕێکستی لەرسن وەزیری دەرەوەی ئەمریکا نامەیەکی ڕاستی مەسعود بارزانی سەرۆکی ئەو کاتی هەرێم کردو بەدیلی ریفراندۆمی خستە ڕوو. لە ناوەڕۆکی نامەکەدا هاتبوو لە ماوەی ساڵێکدا ئەمریکا پشتگیری ڕێکەوتنی مانادار لەسەر دابەشکردنی دەسەڵات و داهات جێبەجێکردنی مادەی 140 چارەسەری کێشەکانی دیکەی وەک پێشمەرگا فڕۆکەوانی مەدەنی و نوێنەرایەتی دیبلۆماسی دەکات. لە نامەکەی وەزیری دەرەوەی ئەمریکا داوە شاتبوو ئەگەر گفتوگۆکان بەهۆی کەمی متمانەی بەغداوە نەگەیشتە ئەنجامێکی قبوڵکراوی دوولایەنە یان شکستیان هێنا بێگومان دان بە پێویستی ریفراندۆم دادەنین. بە بۆچوونی بەشێک لە شارەزایانی یاسای نێودەوڵەتی نامەکەی تیلەرسن بۆ سەرۆکی ئەو کاتی هەرێم لە بەڵێن نامەی بەلفۆر گرنگتر بوو کە بەهۆی بەڵێنی وەزیری دەرەوەی بەریتانیا دەوڵەتی جوولەکە دامەزرا. پاش ڕەتکردنەوەی نامەکە و گوێنەگرتن بۆ بانگەوازان ناوخۆی و دەرەکیەکان ئەنجامەکانی ریفراندۆم بوو بە هۆی لە دەستدانی نیوەی خاکی هەرێم و داخستنی فڕۆکەخانەوە بەشێک لە خاڵە سنووریەکان هەروەها پاشەکشەی دۆزی کوردی لە سەراستی جیهان لێکەوتەوە. تەنانەت شارزایەکی یاسایی نەمسایی لەو کاتەدا ئاماژی بۆ کردبوو ریفراندۆم دەوڵەتی کوردستانی لەبار بردو دەوڵەتە نەخۆشەکەی عێراقی زیندوو کردەوە. سێهەمین ساڵیادی هەڵوەشاندنەوەی ریفراندۆم لە لایەن دادگای فیدراڵی عێراقەوە لە کاتێکدایە. ئێستا بەرپرسانی هەرێم بۆ ناردنی 320 ملیار دینار مانگانە هانا بۆ عێراق دەبن. بە جۆرێک وەک بەشێک لە چاودێران دەڵێن هەموو حکومەتداری و دەوڵەتداری لە هەرێمی کوردستان لە داواکردنی پارە لە بەغدا و بڕین و دواخستنی موچەی فەرمانبەراندا کورد بووە.